لا سەر گڵکۆی پیرۆزی شەهیدی سەرکردە جەعفەر عەبدولواحید بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە کەسوکاری شەهیدان و کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوانی حکومی ساڵڕۆژی شەهیدانی یەکێتی بەرز ڕاگیرا و چەپکە گوڵی ڕێز و وەفایان لەسەر مەزاری شەهید دانا و چەند وتارێک پێشکەش کرا. ئامادەبوانی بەڕێز تێکۆشەران دڵسۆزانی ڕێبازی کوردایەتی و شکۆمەندی سەرکردەی شەهید جەعفەر عەبدولواحید بە هەستێکی پڕ لە شانازیە و وەفاداریە و بەخێرهاتنتان دەکەم. هاتنی ئێوە سلمێنەری ئەو ڕاستیەیە کە شەهیدانی ڕێگای ئازادی و ڕزگارینەتەوە کەمان نامرن و لە ناوماندا دەژین. ئەمڕۆژ وەک هەموو ساڵانی پێشوو بەدڵێکی بریندار و سەرێکی بەرزەوە لە بەردەم گڵکۆی شەهیدی سەرکردە و ڕۆشنبیرێکی مەزنی گەلەکەمان ڕاوەستاوین. لەسەر گڵکۆی شەهیدە سەربەرزەکانمان بەڵێن دەدەین هەمیشە لە خزمەت خەڵکی کوردستان و شاری کۆی خۆشەویست بین. ئیتر لێرەوە ئەوەی لەگەڵ پەیام و ئامانج و بیر و باوەڕی شەهیدەکانماندایە با قۆڵی کوردایەتی لێ هەڵماڵێ و بۆ هەنگاوەکانی داهاتوو لەگەڵمان بن. بژی کوردستان، بژی یادی بەرزی شەهیدانمان، بژی یەکێتی نیشتیمانی کوردستان. کەمژیان و کەڵژیان شوناس و دروشمی زیاتر لە 20,000 شەهیدا کە بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ تا سەرقافلەی ئازادی و فیداکاری و قوربانیدان. ئەو شەهیدە شەهیدی خاک و جوانی، ئەو شەهیدی کوردە لە ڕێگای بەهای ئینسانی. لەم ڕۆژە پیرۆزەدا کە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، درود بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری ئازادی خوازینەتەوەکەمان، نەک تەنها شەهیدانی یەکێتی، چونکە هەموو شەهیدێک کە خوێندە ڕێژێ لە پێناوی ئازادینەتەوەکەی جێگەی نرخاندن و جێگەی سەربەرزیە بۆ کەسوکارەکەی. لەو ڕۆژەدا سەری ڕێز و نوازیش بۆ ڕابەری ڕوحی جەنابی مام جەلال و شەهید جەعفەر و هاوڕێکانی و سەرجەم شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردستاندا دەنوێنین. ومان لەوە دانیە لە ساتە وەختێک ئەوان ڕوحی خۆیان بەخشی بۆ بیر و باوەڕ ڕاتنە مەیدانەکە بۆی بتوانن کورد بگەین بە ئامانجە گەورەکە. ئەو کاتە تروسکایەک نەمابوو. 44 ساڵ لەمەوبەر شەهیدانی سەرکردە جەعفەر عەبدولواحید و شیهاب شێخ نووری و ئەنوەر زۆراب لەلایەن ڕژێمی بەعسەوە لە سێدارە دران. 21 هەموو ساڵێکیش یەکێتیەکەی مام و کەسوکاری شەهیدان یادەکە بەرز ڕادەگرن. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.